هەڵگورد بە تەمەنێکی بچووکەوە ڕۆ و ئامانجێکی گەورە دەڕوانێت. هەنگاوەکانی ئەو خێران بۆ گەیشتن بەو ئامانجەی لە خەیاڵی خۆی بنیادی ناوە. هەڵگورد ئەو یاریزانە لاوەی لە یەکەم وەرزی یاریکردنیدا بۆ تیپی یەکەمی پێشمەرگەی هەولێر بە 3 گۆڵ و ئەسیستێک وەک لاوترین یاریزان توانی مێژووی بوون بە پاڵەوانی جام و خولی نابی کورسان لەگەڵ هاوڕێکانی بنەخشێنێت. وەک خۆی دەڵێت خەونی گەیشتنە بە هەڵبژاردەی عێراق کە بەمە هەنگاوێکی تر لە یانەکانی دەرەوەی عێراق نزیک دەبێتەوە. ئەمە کە لە فەریقەکە کۆبووینەوە هەمومان بڕیارماندا بوو کە پلەی یەکەم بەدەستبین و شەڕی هەردوو کاسەکەی بکەن، هەم جامی کوردستان هەم خولی کوردستان و سوپاس خوای گەورەش دەکەم پاش فەزلی خوای تانیمان بینە پاڵەوانی خولی کوردستان و جامی کوردستان، ئەوەش بە وجودی تا کەسی نایە بەڕاستی بە وجودی کۆمەڵ دێ و سوپاسی تەواوی ڕاهێنەرەکان و یاریزانەکان دەکەم کە پاڵچێش تەواوی من بوون و لۆ منیش کە یەکەم ساڵم بەڕاستی تام بڵێم مێژەشی جوان بوو کە هەردوو کاسی بەدەست بین و هەر یارزانە کە مەسەلەن بێوێ بگاتە لوتکە دەبێت تەموحی هەبی ئەمیش تەموحمەوە ئینشاڵڵا لە ساڵانی داهاتوو بگەمە ڕیزەکانی لە ژاری عێراق و دەرەوەی عێراقیش ئینشاڵڵا. هەڵگورد لاوترین یاریزانی تیپەکەی بوو، بەڵام ڕۆڵی ئەو کەمتر نەبوو لە یاریزانێکی ئەزمونداری تیپەکەی بە جۆرێک جگە لە سەیاری سەرەتای پێشمەرگەی هەولێر لە وەرزە لە سەرجەم یاریەکانی دیکە بەشداری کردووە. شێوازی یاریکردنی هەڵگورد وای لە ستافی ڕاهێنەران کردووە وەک یاریزانێکی گرنگی تیپەکە لێی بڕوانن. یعنی پار ئەگە غەڵەت نەبووم لە ناشینی خۆمان بوو کە یەک دوو یاریم دیتم هەز دەکەم ینی دەکرێت ئەو یاریزانە تەتوێر پێکەوە بۆیش کەی نامانە تیپەکەم هەلە بیداتەوە نەک لەگەمەودیەکانش زۆر فڕسەماندایە لەم ساڵش لە ڕووی یاریکردنەوە هەتا حدێکی زۆر وەکو بگونجێ لەگە تەمەنەکەی خۆی زیاتر فڕسەماندایێت، بەڵام ئەوە مانەوە نیە لەسەر حیسابی لاعبێش کە بدەیت بەڵکو بەخینەوەی مەبووە کە هەڵگورد دەتوانێت فەریقی ڕزگار بکە یان فەریقی بەرەو پێش ببە هەتا حدێکی زۆریش لەو شتانە سەرکەوتوو بووە، یان یەک لەو شتانەی کە زۆر من پێی سەرسامم ینی 4-5 سیفاتە لە یاریزانەکە کۆکرایت و یەک لەوانە تەکنیکی مهارەیەکی بەرزی هەیە، دوو خینەوەیکی سەریعی ناو یاری هەیە، سێ کە خاڵی بەهێزیتی تەهدیفە کە تهدیفێکی بەدیقە یعنی زۆر هەم قووە هەم دیقەی زۆر تێدایە، چوارەم بڕینی یاریزانە کە ئەم سیفاتانە زۆر لە سیفاتە هەرە باشەکانی لاعبی وەسەتە، پێنجەم تەنەوعکردنە لە یاریدا یعنی ئەندێک یاریزانە بەس لە 10 مەتر لە 15 مەتر یاری دەکات، بەڵام هەڵگوردێکە لەو یاریزانانە بە هەموو شێوازێک بە شێوازی کورد بە شێوازی محەتە بە شێوازی درێژ بە شێوازی کرۆس گۆڕینی تۆپ لە ئاراستەیەک بۆ ئاراستێشکە ئەم هەموو سیفاتانە هەموو لاوی هەیە. شتێک کە زۆر دڵخۆش کرا یعنی ئەوەی کە متابعەم کردبی لە دەرەوەی مەلعەبیش یاریزانێکی زۆر جێڕای لە ئەو بەرنامەزانەی کە بۆماندانێ هات ینی دەتوانم بڵێم زۆر باش جێبەجێ دەکات تاکە هۆکار کە گرفت بی لە پێشی بوونیەکەیتی هەرچەندە تەسەوڕ دەکەم ئەو شتەش ببڕێت. دوای کۆتایی هاتنی ئەم وەرزەی خولەکانی تۆپی کوردستان سەرجەم یاریزانەکانی یانەی پێشمەرگەی هەولێر لە پشوودان، بەڵام هەڵگورد دەیەوێت ئەم دەرفەتە بە هەل بزانێت و لە ڕێگایەوە بە ئامانجێکی تر بگات لە ئێستادا لەگەڵ تیپی لاوانیانەی هەولێر لە خولی نایبی عێراق بەشدارە و دەیەوێت توانەکانی نیشانی هەموو عێراق بدات. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.